لێرە لە ستۆدیۆ دکتۆر کامران ئەحمەد مامۆستای زانکۆ لەگەڵمان ئامادەیە مانوێ بە وردەکاری زیاتر باسی ئەم هەڕەشە و گڕەشەی ئەمریکا بکەین بزانێکین تا چەند ئەتوانێت لەوە زیاتر ئابووری ئێران ڕوبەڕووی قەیران بکاتەوە. دکتۆر زۆر بەخێر هاتن. بە شێوەیەکی بێوێنە دکتۆر ئێستا بەرپرسانی ئێران باس لەواکەن پزیشکیان ئەڵێ داهاتی نەوتیمان هەر نەماوە و بەرپرسانی تر باسیەوەکەن ئەڵێن داهاتی نانەوتیشمان لە ئاستێکی بەرچاوە کەمی کردووە دیارە داهاتی نانەوتی هەر هەیە هەتاوەکو ئێستا. ترامپ بە تەمایە ئیتر چی لەگەڵ ئابووری ئێران بکە؟ ئامانجی تەنها ڕێگری لە هەناردەی نەوتی ئەو وڵاتێ یان بە تەواوەتی هەموو ئابووریەکەی کردووەتە ئامانج؟ جارێکی تش سپاسان ئەەکەم بۆ ئەم دیمانەیە و دەستان خۆش بێ و هیوادارم سەرکەوتوو بن هەمیشە. بەنسبەت ئابووری ئێرانەوە کۆمەڵێ سیفات هەیە لە هەر ئابووری هەر وڵاتێکە. ئێران هیچ ئەوە گومانیتیان نییە بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگەر تۆ لە ڕووی سیستمی سیاسیەوە سەیری بکەی بابەتێکە کە کۆمەڵی لە وڵاتانی ئەم وڵاتانی ناوچەی ئێمەشەگرێتەوە هاوبەشی هەیە لە نێوان ئەو سیفەتانەدا. بەس تۆ بیتە سەر لایەنی ئابووری ئێرانی بۆ نمونە لە ئابووری عێراق جیاوازیەیە. ڕاستە ئێرانیش و عێراقیش نەوت فرۆشن، بەڵام هەر عەرەبستانی سعودیش باباسکەین نەوت فرۆشن، بەڵام نە ئێران نە عەرەبستانی سعودی بە لە سەتان نەوەت پشت بە دەستهاتی نەوت ئیراداتی نەوت نابەستن بۆ پڕکردنەوەی بۆ جێگشتی. بۆ نمونە ئەوەی کە ئێستا لە عێراق تووشی بۆ ناتوانێت موچەی فەرمانبەرەکانی بدا لە بەرەوەی ئیراداتی نەوتەکەی نایەتەوە. لە ئێرانە بەو جۆرە نییە. ئەوەندەی من وەک ئەو داتانی کە لە پێشترا لە بەرچاومانە بووە داهاتی نەتەوەیی ئێرانی تقریبن لە ١٤٥ لەو حدودانەدا تا 50 پشت بە نەوت دەبەستێ. بەڵام دوای ئەوەی کە ئەمریکا وردە لە دوای 2015 و ئەنجا هاتنی ترامپ هاتنە دەرەوە لە ڕێککەوتن نامەی ئەتۆمیەکەی ئێران و وردە بە سەپاندنی گەمارۆی ئابووری بەسەر ئێراندا و کەمبوونەوەی فرۆشتنی نەوتی ئێرانی جارێکی تر ئەو بڕە بەشداریە ئەو ڕێژەیە کە نەوت بەشدارە لە پێکهاتەی داهاتی نەتەوەی ئێرانی ئەوەندەی تریش کەمی کرد. لێرەیە پێش ئەم جەنگەی کە ڕوویدا بە تایبەتی مەبەستم 28 دووە لە ئێرانە کەرتێکی پیشەسازی هەم سووک هەم مامناوەند هەم سەنگین بوونی هەبووە لە پیشەسازی بەرهەمێنانی کاڵاکانی پلاستیکی و پیترۆشیمیایی و بێژگە لە پیشەسازی نەوت و ئەمانە کانزاکاری تریش هەمومان ئەبینین ڕۆژانە کە بەرهەمێنراوی پیشەسازی ئێرانی خۆراکی تر هەموو بابەتەکانی پیشەسازی ئێرانی هاتۆتە وڵاتی ئێمە و بەرهەمەکانمان بینیوە. ئیتر چاکە خراپە کوالێتەکەی چەندە چەندنی ئەمە بابەتێکی ترە گرنگەوەیان پیشەسازی خۆیان بە لە ڕووی کشت و کاڵیشەوە زۆربەی بازاڕەکانی ئێمە بە بەروبوومی کشت و کاڵی ئێرانی پڕکراوەتەوە. کەواتە تۆ لەبەردەم لە ڕووی خزمەتگوزاری بانکی خزمەتگوزاریەکانی تر یان لە ڕووی حتا لە خزمەتگوزاری پزیشکی زۆر کەس تۆ لەم شارەی ئێمەیان نەخۆش کەوتووە چۆ بۆ تاران بۆ چارەسەر. کەواتە تۆ لێرەدا لە ئێرانی کۆماری ئیسلامی ئێرانیە بڕێک لە ئابووریەک ئەبینی کە بڕستێکی تیا بووە. ئێستا تۆ هاتوویت وەک جەنابەت فەرمووت نەوتی هەناردەکردنی نەوت بۆ بازاڕەکانی دەرەوە لەوانەیە لە ڕێگەی پاپۆڕەوە سفر بوو بێتەوە بۆ ئەم گەمارۆ دەریایی کە ئێستا خراوەتە سەری. بەڵام ئەو بڕە نەوتەی کە لە ئێران ئەفرۆشرێ بە ئەفغانستانیان بە پاکستان لە ڕێگەی تانکەر و ئەوانەوە هیچ بڕێکی وا دروست ناکە بتوانێت دەستهاتێکی وا بۆ حکومەتی ئێرانی دروستکە کە ئەو خەرجیە زۆرەی ئێستا هەیەی بە تایبەتی بەهۆی شەڕەوە چونکە خەرجی شەڕ بەڕاستی گاڵتەی لەگەڵا ناکرێت عەلەیەکی زۆری ئەوێ. لێرەیە کەواتە بەڕاستی ئابووری ئێرانی بە تایبەتی دوای لێدانی کۆمەڵێک لە پرۆژە پیشەسازیەکانیان لە پیترۆکیمیاویەکانیان کە ئەمانە کاریگەریەکی نەرێنی زۆر گەورەی لەسەر بارودۆخی ئابووری ئێرانی دروست کردو و هەڵاوسانێکی گەورە بێکاریەکی گەورە کە ئەمە لە اقتصاد دەپێدەوترێ ستاگفلیشن یعنی بە عەرەبی التەضەخم الرکودی هەم تەضەخومە هەم ڕکوودە یعنی هەم هەڵاوسانە هەم بێ بازاڕیە هەم شت ناکردرێ هەم کاری شت نییە
پارەت بەدەستکێ بتوانانی شتەکە بکڕی. باشە دکتۆر جەنابەت باسی فرە چەشنی ئابووری ئێرانت کرد. پزیشکیانەڵێ داهاتی نانەوتیمان با دەستی لێ بشین لە دەستچووە داهاتەکەمانە زانین هەتا ئێستاش بڕێک نەوتی لەسەر ئاوما و ئەیفرۆشێ ئەمە بەلایەک. بەڵام مەزانین بەشێکی زۆر لە داهاتە نانەوتیەکەی ئێران بەرهەمی پترۆکیمیا بوو هەمووی لە باشووری ئێران کۆبووەتەوە ڕێی هەناردەی نییەوە بەشێکی زۆری پۆڵا بوو بۆ نمونە پۆڵای مبارەکە لی دراوە ڕەنگە زیانی زۆری بەرکەوت بێ. منەمێ بزانم هەتاوەکو چەند ڕێگە وشکانیەکانی ئێران وڵاتێکی یەکجار گەورەیە دراوسەی زۆری هەیە هەتاوەکو چەند ڕێگە وشکانیەکانی و ڕێگە شەمەندەفەرەکەی لەگەڵ چین ئەتوانێت فریاد ڕست بێ بۆ ئابووری ئێران چەند ئەم جەنگا درێژە بکێشە ئێران بەرگاگرێت. واللهی من بەنسبەتەوەی ئەم جەنگە چەند درێژە بکێشە ئێران بەرگاگرێ من یەک تێبینی خۆمە ئەشێ هەڵە بم یعنی ئەمە زانیاری نییە تێڕوانینی خۆمە. ئیسرائیلیەکان بە ئاشکرا ئەڵێن ئەمانەوێ بڕوخێ ئەم نیزامە بڕوخێ کە ئیسرائیلەکان وایود لەوانەیە ئەمریکیەکان هێشتا بەو ڕاشکاوی ئەو قسەیان نەکردووە بەڵام مادەم ئیسرائیلەکان وایان گوتۆ ئەمریکیەکانیش هەمان نیازیانی ئەمەی شتێکی دوور نییە. بەڵام یەک ڕاستی هەیە ئەوەنەی من تێگەیشتم ڕژێمە تۆتالیتاریە سەرکوتکەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر هەمووی لە ڕێگەی گەماروی ئابوووریەوە نەڕوخێت. تەجربەمان هەیە وەکو سیستمی نظامی سەدام حسێنە تا جێشی ئەمریکی خۆی نەهات نەڕوخات. من باوەڕم بەوە هەیە نظامی کۆمەری ئیسلامی ئێرانیش بە گەماروی ئابووری ناڕوخێ و ئەوەی باجی گەماروی ئابووریەکەدا خەڵکی ئێران بە پلەی یەکخۆیەتی. لێرەیە فلان کارگەوەک جەنابەت دەڵێ داخرا فلان داخرا لێرەیە دنیا ئەمڕۆ وەکو تەونی جاڵجاڵۆکەوەیە هەر WWW ینی خۆی تەونی جاڵجاڵۆکە دێتەوە. بەڕێزم چین لە ئاستێکدا دەتوانێت هاوکاری ئێران بێ ڕووسەکان لە ئاستێک هاتوانن هاوکاری ئێران بن کە دوو دەوڵەتی تۆزێک گەورن قودرەتێکیان تێوێ هەندیەکان دژین نەک پاکستانیەکان لە ئاستێکدا نەشیش سووتێنە کەبابی شەکەن ئەفغانستانیەکان هەر لەو سیستماتیکی مەزهەبگرایی سونەتون ڕەویەی ئەوان هەیەە لەگەڵ ئەم شیعەگەرێتی ئەمانە بە جۆرە جۆرەکان هەرچەند دەڵێت دوژمنم دۆستمە بەڵام نابێت سنوورەکانی کۆمارەکانی سۆڤێتی جاران بە ئازەربایجانە ئەرمینیایەت ئۆزبەکستانە تاجاکستانە تورکمانستانە مطلقاً دژی جمهوری ئیسلامی ئێرانن کەواتە دراوسیەکانی سەرزەوی ئەمەی بارودۆخی عێراقی شەکە ئەیبینی کە ئەمریکا کاری لەسەرەکە بە هەموو جەرێک لە ڕێی زەیدیەوە بۆ ئەوەی هەوادار و گیریکەریانی کۆماری ئیسلامی لە عێراقا لە دەسەڵات و لە توانە سەربازی و سیاسیەکانیان دوور بخرێنەوە کەواتە لێرەیە ئەو بەرنامەی ئەوەنەی من تێگەیشت بم ئەو بەرنامە ئابووریە سیاسی ئیمڕۆ ئەمریکا بەدەستێوێتی لە دەرەوەی کردە سەربازیەکان ئەوەیە ئێران بخین شوێندرێ بەڵام ئایا خنکاندنی ئێرانی تا چەند سەرکەوتووە بێ ئەمە وەڵامێکی سیاسیە بەڵام لە ڕووی ئابووریەوە زەرێرێکی گەورە لە وڵاتەدا. باشە دکتۆر ئەزانین کە ئەوەی لە ئێستاە زۆر بەزەقی لە هەڵسوکەوتی ئێران دیارە زۆر بە توندی دەستی بە ئاخر کارتیەوە گرتووە کە کارتی گەروی هورمزە بۆی کە لە دەستی نەچەوە تاوکو ئێستاش کارتێکی بەهێز بووە. ئەم ڕێکاری ئێران هەتا چەند ئەتوانێت ینی سوودی هەبێ بۆی بەرامبەر بە ئەمریکا زیاتر لەوەی کە زیان بە ئەمریکا و بە وڵاتانی کەنجاو بگەێنە زیانی بە خودی وڵاتەکەی خۆی نەگەیاندووە. لە سەرەتای جەنگەکەوە ئێرانیەکان زۆر بە چاکی کۆنتترۆڵی گەروی هورمزیان کرد بوو بەڵام پاش کۆمەڵێک لە چالاکی سەربازیەکانی ئەمریکا و لێدانی تەواوی هێزی دەریایی گەورەی ئێران نەماوە ئەو بەلەمە بچووکانشکەم بۆتەوە ئەوەی کە ئێستا کاری پێکرێ موشەکە کە لە وشکانی و بینێ بە یان بەهۆی درۆنەوە بینێ بۆ پاپۆڕانەدا نە ئێران دەسەڵاتی ڕەهای هەیە بەسەر گەروی هۆرمزە نە ئەمریکیەکانیش دەسەڵاتی ڕەهایان هەیە بەسەر گەروی هۆرمزە هەردووکیان دیعای دەسەڵاتدارەتی گەروی هۆرمزەکەن بەڵام هیچیان بە تەواوی ڕاز ناکەن ئێستا ئێران ڕۆژانە پاپۆرت پێپەڕێت بەڵام بەو ژمارەیە نییە کە پێشەڕەکە و بەو ژمارەیە زیاترێکە لە سەرەتاوە هەر هیچ پاپۆڕی ئێرانیەکان نەدایان دێژ بڕوە بەڵام ئێستا کۆمەڵی پاپۆڕەر تێپەڕێ هەرچەندە ئێرانیەکان ئیدعایەوە ئەکەن ئەوە هەندێکیان ئێمە ڕێمان پێدا لەوانەیە هەندێکیان ئەوان ڕێیان پێدا بێ هەندێکی تریشان خۆیان بە جۆرە لە جۆرەکان
لەو دەریایەدا هەر بێگومان ئەوەی کە سەرنجڕاکێش بوو دکتۆر ئیمارات ئەڵێ بە کەشتی بچووک بچوو نەوتی عێراقی بۆ نمونە ئەگوڵەوە کە عێراق خۆی ئەڵێڵێ لە ملیۆنێکەوە گاندومانە 2 ملیۆن ڕۆژانە کە هەر لە چۆڕ لە گەروی هۆرمزەوە کەواتە دزەکردن لە گەرەوەی هۆرمزە زیادی کردو ئەمەش لاوازبوونی دەسەڵاتی سەربازی ئێرانی لە گەروی هۆرمز. باشە دکتۆر ئەزانین هەندێک وڵات هەن لە ئاوی لێڵ ماسی ئەگرن بەشی خۆیانی لێ ئەقۆزنەوە سوود ئەکەن لە ڕووی ئابوووریەوە لەم جەنگەیە بە ئێران و بە وڵاتانی کەندا و بە وڵاتە جیهانیەکانیشەوە بەڕێی جەنابتان براوەی ئەم جەنگە لە ڕووی ئابوووریەوە کێ بووە؟ واللهی لە هەم لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازیش لە هەرچی جەنگێک کە ڕووی داوە براوە یەکەم دۆڕەوە براوە ئەوەی کە خۆی بە براوەزانانی یەکەم دۆڕەوە دی جنگێکە یعنی براوە چییە تۆ کە ئەم هەموو خەڵکە ئەکوژرێ ئەم هەموو خەڵکە ماڵی کاو لە بێ نانی نابێنە بیخواکاری نییە ئەم هەموو مرۆڤایەتیانەی کە بڕۆسەر لە ئێرانە خەڵکی ئێران ببینە تو بارودۆخێکی ناخۆش بۆ بەلایەنی کەمەوە ژمارە ئەوانەی کە چوونەتە ژێر هێڵی هەژاریەوە زیادی کردووە من ئامارێکم لانێ لە بەرەو ناتوانم ڕێژێ بڵێم لە سەتا ئەوەندە زیادی کردووە بەڵام باز لە 115 بۆ لە 120 دەکەن لە 28 شوباتەوە تا ئەمڕۆ خەڵک زیاتر چۆتە ژێری هێڵی هەژاری هێڵی هەژاری بە پێناسەیەکی کورد ئەو کەسانن کە لە ڕۆژەکە $3 کەمتریان هەیە $3 کەمتریان هەیە کەواتە هەر کەسی خۆی بە براوە بزانێ بۆ چوونی من دۆڕاوە داوای لێ سپاس دکتۆر کامەران ئەحمەد مامۆستای زانکۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریەکانتان زۆر بەخێر هاتن.